إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بەداخەوە ئێمە وازمان لە قورئان هێناوە زۆر بەمان کەم یا زۆر، چ بە خوێندنەوە، چ بە کردەوە پێکردن، چ بەوەی کاتێک کە نەخۆشین وەکو شیفا و دەوا و دەرمانێک بەکاری بهێنین. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ قورئان شیفایە، نافەرمێت دەوایە، چونکە دەوا هەندێک جار دەیخۆی چاکت ناکاتەوە، دەرمان هەندێک جار دەیخۆیتەوە چاکت ناکات، بەڵام قورئان شیفایە بۆ دڵەکان، بۆ لاشەکان، بەڵام کەسێک بە یەقینەوە بیخوێنێت. بۆیە ئەگەر تۆ نەخۆشی یا نەخۆشیێک لە ماڵەکەتدا هەیە، ئەوە ئەم سونەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکە کە لە صحیحی بوخاری مسلمدا هاتووە. دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێک ئازارێکی هەبووە نەخۆش بووایە، سورەتی فەلەق الناس، قل أعوذ برب الفلق، قل أعوذ برب الناس، هەر کاتێ نەخۆش بووایە بەسەر خۆیدا دەیخوێنا و فووی دەکرد بە لاشەی خۆیدا. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کاتێک کە نەخۆشی فەلەق الناس لەبیر مەکە. بەڵێ عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ کاتێک کە نەخۆشیەکەی قورس بوو پێشەوەی وفات کە صلی الله علیه وسلم، من سورەتی فەلەق الناس بەسەر خۆشەویستی خوادا دەخوێنا صلی الله علیه وسلم. ئەمە سونەتێکە، بەڵام ئێمە مراندوومانە. بۆیە لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ كان إذا مرض أحد من أهله نفث عليه بالمعوذات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم هەروەکو چۆن بەکاری هێناوە بۆ خۆی، هەر کاتێک کەسێک لە ماڵ و مناڵەکەی نەخۆش بووایە سورەتی فەلەق الناسی بەسەریانە دەخوێند و فووی دەکرد بە لاشەیاندا. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. مناڵەکەت نەخۆشە فەلەق الناسی بەسەرا بخوێنە، لەوانەیە چاوی لەسەر بێ، لە بیری مەکە. ئەمە سونەتێکە پێویستە زیندوی کەینەوە، چونکە ئەگەر بە یەقینەوە بیخوێنی وەڵڵاهی بێگومان خوا شیفای ئەو کەسە ئەدات. ئەگەر دەتەوێت دووربی لە شەڕ و زەرەر و زیانی مرۆڤی حەسوود، مرۆڤی چاوپیس، ئەوانەی کە ڕقیان لێتە، ئەگەر دەتەوێت خوای گەورە بتپارێزێ، ئەوە سورەتی فەلەق الناس لەبیر مەکە، بەردەوام قل أعوذ برب الفلق، قل أعوذ برب الناس بخوێنە، لەبیریان مەکە. چونکە لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم سورەتی ئیخلاص قل هو الله أحد لەگەڵ فەلەق الناس، ئەم سێ سورەتەکە کەم کەسەی لەبەری نەبێ، الحەمدولله هەمووان لەبەرمانە. خوێندنی ئەم سێ سورەتە قل هو الله أحد و فەلەق الناس بەیانیان و ئێواران سێ جار بیخوێنە، بەیانیان سێ جار بیخوێنە، سێ جار قل هو الله أحد، سێ جار فەلەق، سێ جار ناس، ئێوارانیش بە هەمان شێوە سێ جار بیخوێنە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم تەکفیکە من كل شيء، کیفایەتە بەسە بۆتەوە بۆ هەموو شتێک، بۆ دووربوون لە هەموو دەرد و بەڵاو حەسوود و چاوپیسێک. دوای نوێژی بەیانی سێ جار فەلەق بخوێنە، سێ جار ناس، سێ جار قل هو الله أحد. ئێوارانیش دوای نوێژی عەسر پێش خۆراوە بوون یەکی سێ جار بیخوێنە کە دەکاتە 9 جار. بە ئیزنی خوا خوای گەورە لە هەموو دەرد و بەڵایەک دەتپارێزێ، کەواتە ئینشاڵڵا لە بیریان مەکە. ئەگە دەتەوێت لە شەڕی حەسوود و چاوپیس دووربی، ئەمە بەکار بهێنە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم
بەم شێوەیە ئێمەی فێر کردووە کە ئەگەر دەمانەوێت لە هەموو شتێک پارێزراو بین با ئەم سێ سوورەتە پیرۆزە بخوێنین کیفایەتمانە بەسمانە بۆ هەموو شتێک ئینشاءڵڵا. ئەگەر کەسێک لە ئێمە لە ناخۆشی و ناڕەحەتیا بێ، ناخۆشی و ناڕەحەتی جاری وایە باو باپیری ئێمە کاتێکە ڕۆشتنە سەیتەرێکەوە شتێک و ترسیان هەبوو یەکسەر ئایەتە کورسییان نەخوێنە. ئەمە کردووەتنی شتێکی عەشایریە. ئەوەی کە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بالعکسە، ئایەتە کورسی بۆ دوای نوێژەکانە، بەڵام کاتێک کەسێک لە ناخۆشی و ناڕەحەتیا بێ دوعای خێر دەکا، بەڵام ئەوەی کە سونەتە ئەمەیە. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، ئیمامی عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ ئێمە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم بە ڕێگایەکدا دەڕۆشتین لە بینی جوحفە و ئەبوا، شوێنێکە لای مەدینە، لە بینی جوحفە و ئەبوا دەڕۆشتین، لە پڕدا بایەکی زۆر بەهێز و تاریکیەکی زۆر بەسەرمان هات، بایەکی بەهێز، دنیا تاریک بوو. ئەفەرمێ إذ غشيتنا ريح وظلمة شديدة، تاریکیەکی زۆر، جاری وای بە ڕۆژی دنیا تاریکە بێ، هەور و بایەک بەهێز دەیهێنێ، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایەتی کورسی نەخوێنە کە گەورەترین ئایەتی قورئانە. لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیە، تووشی ناخۆشی و ناڕەحەتی و تەنگانەیەک دەبی، ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سوورەتی فەلەق و ناس پەنای دەگرت بە خوای گەورە. لەو ناخۆشی و ناڕەحەتیە بایەکی بەهێز، دنیا تاریک بووە، ترسناکە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنای دەگرت بە خوای گەورە بە خوێندنی قل ئەعوذ برب الفەلق هەتا کۆتایی، قل ئەعوذ برب الناس هەتا کۆتایەکی. بۆیە هەر کاتێک تووشی ناخۆشی و ناڕەحەتیەک بووی لە سایارەکەتدای، ناخۆشی و ناڕەحەتیە دێتە ڕێت یا لە شوێنێکدای، هەر جێگایەکی سوورەتی فەلەق و ناس لە بیر مەکە، بیخوێنە لە جیاتی ئایەتە کورسی، ئەمە بخوێنە سونەتە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ئەمەی خوێند، نەک ئایەتە کورسی، کەواتە ئەوە سونەتەکەیە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم یا عقبە تعوذ بهما فما تعوذ متعوذ بمثلهما، ئەی عقبە پەنا بگرە بە خوای گەورە دەم بە خوێندنی ئەم دوو سوورەتە پیرۆزە فەلەق و ناس، چونکە سوێن بەخوا هیچ شتێک نییە پەنای پێ بگری بە خوای پەروەردگار باشتر بێ لە خوێندنی فەلەق و ناس. دەترسی لە چاوپیس، بیخوێنە، دەڕۆی بۆ ماڵی خەڵک، بیخوێنە، ئەڕۆیتە دەرەوە، بیخوێنە، خەڵک دێ بە ماڵت، بیخوێنە، لە دوکانی بیخوێنە، لە بازاڕی بیخوێنە، لە هەموو شوێنێک بیخوێنە، چونکە هیچ شتێک نییە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم باشتر بێ لەوەی کە پەنای پێ بگری بە خوای گەورە لە خوێندنی فەلەق و ناس. ئێمە چەندێک ئەمەمان لەبیر کردووە. بەداخەوە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم سوورەتی فەلەق و ناس بخوێنی لە دوای نوێژە فەرزەکان. لە حەدیثێکی صحیحی سونەنی نەسائی هاتووە، عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ أمرني رسول الله صلى الله عليه وسلم أن أقرأ بالمعوذات دبر كل صلاة. والرواية الشيخ فرمي اقرأوا المعوذات في دبور كل صلاة، هر صحيحة. أفرمي خوشويستي خوا صلى الله عليه وسلم فرماني بمن كرت كالدواء نيوجا فرزكان فەلەق و ناس بخوێنم، ئیتر یەک جار بیخوێنی کفایەتە. ئیخلاص قل الله أحد جارێ، فەلەق و ناسی شەکی یەک جار، سێ جارەکەش هاتووە خلافی تایە صحیحە صحیح نییە، بەڵام گرنگ ئەوەیە ئەگەر یەکی یەک جارێکیش بێ بیخوێنی دوای هەموو نوێژە فەرزەکان، جارێک قل هو الله أحد بخوێنە، جارێک قل أعوذ برب الفەلق هەتا کۆتایی، جارێک قل أعوذ برب الناس هەتا کۆتایی. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆی ئینشاءڵڵا لە بینی ئەو نوێژانە خوای گەورە بتپارێزێ، بیخوێنە بەردەوام بە لەسەری. ئەمە باشترین شتێکە بۆ ئەوەی کە خەڵک حەسادەتە پێ دەبات تەئسیراتی بەسەرتەوە نەبێ، چاوپیس تەئسیری لێ نەکا. بەڵام ئێمە ئەومان لەبیر کردووە، بۆیە دەردمان زۆرە، بەڵامان زۆرە، کێشەمان زۆرە، ناڕەحەتیمان زۆرە، چونکە ئەم دوو سوورەتە پیرۆزەمان لەبیر کردووە. ئەمە دەرمانی هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکە.
ئەمە شیفایە و کێشەکانت بۆ حەل دەکا بە ئیزنی خوا، بەڵام ئێمە گرنگی پێ نادەین. هیواداریم انشاءالله بە خۆماندا بچینەوە و ئەو سونەتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تطبیق بکەین، جێبەجێ بکەین، دڵنیابن لە دنیا و قیامەت ژیانمان خۆش دەبێت بە ئیزنی خوا. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ربی خوای لەسەر قورئان بمانژێن و لەسەر قورئان بمامرێنی یا رب العالمین. آمین آمین آمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. خۆشەویستان، ئەگەر ترسن مرۆڤی چاوپیس و حەسوود تەئسیراتان لێ بکات، چونکە ڕاستە و حەدیثێکی زۆری لەسەرە. شەڵات جومعەیەکیش تایبەت باسی دەکەین و پێشتریش باسمان کردووە. ئینسان پێویستە نابێ بڵێ باوەڕم پێی نییە. ئەگەر باوەڕت بە چاوپیس نەبێ واتە باوەڕت بە قورئان و حەدیث نییە، واتە باوەڕت بە دەیەها و سەتەها حەدیث نییە، کەواتە ئەمە تۆی دێڵی ئەمە کوفرە، ئەمە پشتبەستن نییە بەخوا. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم سەحابە باوەڕیان پێی، تۆ بڵێ باوەڕم پێی نییە، تۆ لەوان متەقیتری حەدت چییە؟ کەواتە ئەمە کوفرە. بڵێ من باوەڕم بە قورئان و حەدیث نییە. لە قورئانە باسکراوە چۆن باوەڕت پێی نییە؟ لە حەدیثا باسکراوە چۆن باوەڕت پێی نییە؟ پەنا بگرە بەخوای گەورە، پشتیوان بەخوای گەورە خوا ئەتپارێزێ. بەڵام بەچی پەنا بگری بەخوای گەورە؟ بۆی کە لە حەدیثێکی صحیحی سنەنی بن ماجە هاتووە، ئیمامی ئەبوو سەعیدی خودری ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يتعوذ من عين الجاني وعين الإنسان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام پەنای ئەگر بەخوای گەورە دەیفەرموو خوایە گیان بمپارێزی لە چاوپیسی جنۆکە شەیتانەکان لە چاوپیسی مرۆڤەکان. وا نەزان بەستەنیا جاری وایە جنێک چاوی لە ئێمە داوە تووشی کێشە بووینە. ئەم حەدیثە بەڵگەی لەسەرەوەی هەروەکو چۆن مرۆڤی چاوپیس هەیە ئاوا جنۆکە و شەیتانی چاوپیسیش هەیە، تۆ نایبینی ئەو چاوت لێدە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بەردەوام دەیفەرموو خوایە گیان لە هەموو کەسێکی چاوپیس و حەسوود بمپارێزی، ئیتر جنۆکە و شەیتان بێ یا مرۆڤ بێ. بەڵام کاتێک کە سوورەتی فەلەق و ناس دابەزی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أخذ بهما وترك ما سوى ذلك. هەر ئەوەندەی سوورەتی فەلەق و ناس دابەزی، ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وازی لەوەی پێشوو هێنا، یعنی بەو شێوەیە زیاتر چی دەخوێنا؟ بەس فەلەق و ناس، بۆی کە خوای گەورە بیپارێزێ لە چاوپیس، لە حەسوود، لە شەڕی مرۆڤی حەسوود و چاوپیس. کەواتە تۆ ئەگەر بتەوێ وەکو ئیمامی عقبە ڕەزای خوا لێ بێ کە فەرمووی پێغەمبەری خوا پێمی فەرموو صلی الله عليه وسلم تعوذ بهما فما تعوذ متعوذ بمثلهما. ئەی عقبە پەنا بگرە بەخوای گەورە لە شەڕی ئینسانی خراپ و حەسوود بە فەلەق و ناس، چونکە هیچ شتێک نییە پەنای پێ بگری بەخوای گەورە لەوە باشتر بێ کە ئەم دوو سوورەتە پیرۆزە بخوێنی. نەک پەنا بەخوا بڕۆی مور و هەڵواسی، بڕۆی ناڵێک هەڵواسی $5 بەڕێستان، بڕۆی مورویەکی شین دابنی، ئەمانە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک شتێک هەڵبواسێ بۆ ئەوەی لە چاوپیس بە دووری کاوە شەریکی بۆ خوا بڕیارداوە. دروست نییە. تەکسێکەت موریە شوونت پیا کردووە، وەڵا بۆ جوانی وەڵڵی $2 بەڕێستان دەڵێم ڕاست ناکەی، ئەی بۆ جوانی بۆ سوور نییە، بۆ قاوەی نییە، بۆ سەوز نییە، ئیلا هەر شینە. ئەوە شیرکە، ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە. بە تایبەتی برا تەکسیەکان ئاگادار بن، سیارێکت پێێتە تەوێ خوا بتپارێزێ بەچی؟ بۆی کە فەلەق و ناس خوێنی، نەک بۆی پەنا بەخوا شەیتان پێت ئەڵێ بڕۆ موروی لێ بدە، شتێک هەڵواسە بە سیارەکەت پارێزراو بێ. ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە، ئەوە خوانە ناسیە. ئینسان خوا بناسێ ناچ داوای پەنا بەرێ بۆ مورویەک، بۆ باغەیەک، بۆ پلاستیکێک، بۆ ئاسنێک. ئینسان ئەوە بیر و باوەڕی بێ بەرامبەر بەخوای گەورە چی ئیمانێکی هەیە؟ پەنا بەخوا ئیمانێکی زەعیفی لاواز، خوا ناناسێ بە تەواوەتی. ئەگینا پەنا بەخوای گەورە ناچێ شتی ئەوە ئەنجام بدات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای ئەگەر بەخوای گەورە لە
چاوپیسی جنۆکە و ئادەمیزاد تەنها بە فەلەق و ناس بە خۆی خوێندنی ئەم دوو سوورەتە پیرۆزە بەردەوام بۆی خوای گەورە بیپارێزێ. بۆ یەک باسم کرد ڕۆشتی بۆ میوانت هات چوویتە دەرەوە لە دوکانەکەدا کەسابەت دەکەی بەردەوام بیخوێنە با خوای گەورە بتپارێزێت چونکە خەڵکی دێ بۆ چاوی لەسەر تۆیە حەجاجارە فەلەق و ناسی بخوێنە لە دوکانەکەتدا بە تایبەتی و کەسێک کە بازاڕی باشە الحەمدولillah ئاگاداری خۆت بە ئەوە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم نەک هەڵواسینی مورو نەک هەڵواسینی شتێکە شەریک بخوا بڕیاردانە چاو مانگ و ئەستێرە و نازانم چی ئەوانە هەمووی دوو لە دینیە بەڕاستی ئینسان لە دینی خوا دوور دەخاتەوە. خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە بەردەوام حەدیثەمان لەبیر بێ خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەی عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای لێ بێ إنك لن تقرأ سورة أحب إلى الله ولا أبلغ عنده من أن تقرأ المعوذات أي عقبة هیچ سورەتێک ناخوێنیتەوە لای خوای گەورە خۆشەویستتر بێ خوا زۆری پێخۆشە ئەم دوو سورەتە بخوێنی فەلەق و ناس هیچ سورەتێک ناخوێنیتەوە بەلای خوای گەورە خۆشەویستتر بێ لەوەی کە سورەتی فەلەق و ناس بخوێنی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس لای خوای گەورە زۆر خۆشەویستە بۆیە فەرمووی ئەگەر توانیت فإن استطعت أن لا تفوتك في الصلاة فافعل ئەگەر توانیت لەناو نوێژەکانتا بیخوێنە هەندێک جار بیخوێنە فەلەق و ناس لەناو نوێژی فەرزە نوێژی سونەتە ئەمە زیندووکردنەوەی فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم چونکە خوای گەورە زۆری پێخۆشە ئەم دوو سوورەتە بخوێنی لەناو نوێژی فەرز یا سونەت هەروەکو چۆن دوای نوێژەکە دەیخوێنی دوای نوێژە فەرزەکان سونەتە لەناو نوێژەکانیشە بیخوێنی بۆیە ئەمە فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئامۆژگاری و وەسیەتی خۆشەویستی خوایە صلی الله علیه وسلم ئەگەر پێت کرا ئەی عوقبە لەناو نوێژەکاندا بیخوێنە کەم تەرخەمیتیان مەکە. بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا پێش خەوتن وەک لە حەدیث صحیح بوخاری داهات و عایشە فەرمێ ڕەزای خوای لێ بێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێک کە تۆ دەچووە سەر جێگای نووستن خەوتن دەستەکانی کۆ کردەوە فووی پیا کرد سێ جار قول الله وحدی دەخوێنا و دەیهێنا بەسەر هەموو جەسە و لاشەی خۆیان سێ جار سوورەتی ئیخلاص قول الله وحد فوویە کرد بەدەستی ها ئابم شێوەیە ئەمجا هەر سێ سوورەتێکی بەسەر ئەخوێند ئەیهێنا بە لاشەی هەموو لاشەی خۆیان بۆی خوای گەورە بیپارێزێ پاشان سێ جار سوورەتی قل أعوذ برب الفلق دەخوێند فەلەق فوویە کرد بەدەستی و دەیخوێنا و دەیهێنا بەسەر هەموو لاشەی خۆیدا ئەوەی کە بیتوانیایە دەستی پێی بگەشتایە سێ جارش سوورەتی ناس قل أعوذ برب الناس دەخوێند بەسەر هەموو لاشەیە و فوویە کرد بە دەستی و هێنا بە لاشەیدا ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم تۆ ئەمانە بکە دوای نوێژەکان بیخوێنە شەوان بیخوێنە بەیانیان و ئێواران بیخوێنە کاتەکان تر بیخوێنە بزانە ژیانت ئەگۆڕێ ناگۆڕێ بە ئیزنی خوای گەورە بۆیە کەم تەرخەمی مەکەن بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەی عوقبە اقرأ بهما كلما نمت وقمت صحيح جامع صغير أي عقبة هر كاتي خوتي هر كاتيكش لخو هالصاي بيخونا سنتك لخو شرصاي سورتي فلق الناس بخوني أما السنة هاي ما كان يبيع جاينا السنة كان يخوشويستي خوا صلى الله عليه وسلم بوي إن شاء الله بردوام بين لخوندني سورتي فلق الناس لهمو كاتو ساتك مانته ئەو کاتە ئینشاءالله خوای گەورە ژیانمان خۆشەکە حەسوودەکان چاوپیسەکان ئەوانەی کە حەزیان پێمان نییە حەزیان بە خێر و خۆشیمان نییە هەموو چاو حەسادەتەکانیان بەتاڵ دەبێتەوە بە ئیزنی خوا ئەو پیلانانەی کە هەیەنە چاومان لێ ئەدەن بە فەلەق و ناز بە پشتیوانی خوا بەتاڵی دەکەینەوە بۆیە بیخوێنە بەردەوام ئینشاءالله خوای گەورە لە هەموو دەرد و بەڵا و شەڕی ئینسانێکی خراپ دەتپارێزێ بەڵام زۆر بیخوێنە زۆر. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني داود دعاي خير عن كدوة خواه أواني لنا خوشخانة كانوا مالا ونخوش نكوتون خواه الشفاء بدأي خواه شفاء بدأي يا رب العالمين
ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدەی، ئەوانەی خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتیان هەیە یا ڕەبی خوایە لەسەریان لابەری، یا ڕەبی خوایە وامان لێ بکەی لەگەڵ قورئاندا بژین، لەسەر قورئانی پیرۆز بژین و بمرین یا رب العالمین، یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕینەوە و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی، وڵاتمان لە دەرد و بەڵا و کێشە و مصیبەت بە دوور کەی. ئامین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. برا بە ڕێزەکانم چەند کەسێک گلەیەکەن، گلەی خەڵکێکی زۆری